پێتان وایە ڕیال مەدرید براو دەبێ یان بەرشەلۆنا؟ للريال مدريد 16 براو دبي. چی وای لێ کردیەوە بە یەقینەوە دەڵێ ڕیال مەدرید؟ والله يا عم والله يا عم حرنا مداري والريال مدريد 16 براو دبي خينم يعني نيا كنتم برناسا بش الريال مدريد بەتەڵ بش الريال مدريد. ئارێ وەڵا ڤینیسیۆس بەخۆی زای چی دەکرێت چند لەعیبی درێژ کرد. جەمی یەکەم ڕاستی ئاستی بەرشەلۆنا بە قوتر بوو ئاستیان باشتر بوو بەڵامی تر بە تەعادول هاتەوە شانسی خۆمان شانستان هەبوو. لە جەمی دووەمە ڕاستی ئێمە ئومێدمان لەسەر ئێمباپی بەویش مسابە گەر بێت لە دەقەکانی ئەخری شابێ گەمەی پێ بکە ئومێدێکمان بۆ گەڕێتەوە گەرترنا هەست دەکەم ئەوان پاسەتیان جوانترە بەرشەلۆنا ئاستیان باشترە لە ڕیال مەدرید. بەو شێوازە بڕوە ناسناوەکە لە دەستدەن. قەناعەتم وایە گۆڵێکی تر بخوا ڕیال مەدرید و 3-2 تەواو بێ ئەو بۆچوونی منە ئەندەری ڕیالیشی هەندێک ڕاڵیشم بەڵێ هەردوو لا باش بوون واقعا ئەوالەیە گەمی دووەمیش قەناعەتم وایە 4 بە 3 لە بۆ بەرشۆنی ڕیال لەوانەیە گۆڵەشکە بکاتن ئەگەری واشە بستە دقی زیاد کراویش بەس ئینشاڵڵا ناگاتە ئەو کاتی بەرشۆنە دەیبات و ئینشاڵڵا یەقینمان هەیە یعنی دەستان سووکە ئینشاڵڵا بەخوا قەناعەتم وایە بەرشۆنە بیباتەوە چکە ڕاستی ئاسی زۆر باشە ڕیالیشمانێ ئەوەیە کە برێم ئیلا بەرشۆنە باشە ڕیال ئاسی خراپە ڕیال ئاسی زۆر باشە لە جێمی دووەم لەوانەیە ئەمپاپی بێتە خوارێ گۆڵش بکە قەناعەتم وایە لەعیبەکی زۆر چاکە گۆڵەکی دەکا 4 بە 3 بەرشۆنە دەباتەوە. ئەگەر ئێمباپێ کردێ 2 گۆڵ 2 گۆڵ لەوانەیە ئەو کات دقی ئینزافی بەس ئینشاڵڵا ناگاتێ